ئەمڕۆ جارێکی تر ئێران هێرشی کردە سەر حەزبە کوردیەکانی ڕۆژهەڵات لە هەرێمی کوردستان و بارگای کۆمەڵی زەحمەتکێشانی لە نزیک سۆران کردە ئامانج. ئەم هێرشانە هاوکاتە لەگەڵ هاتنی دوو برپرسی باڵای سەربازی و سیاسی ئێران بۆ عێراق و کۆبوونەوەی لەگەڵ سەرکردایەتی سیاسی بەشێک لە حەزبەکان و حکوومەت بۆ زانیاری زیاتر و وردەکاری لەم بارەیەوە دەچینە لای پەیامنێر سنوور کەریم لە هەرێمی کوردستانەوە. سنوور ئەو کاتت باش و سەرەتا گەر بکرێ باسی هێرشەکەمان بۆ بکە، ئاستی هێرشەکان چۆن بووە و وردەکاریەکان چین لەو بارەیەوە؟ بەڵێ بەفرام کاتتان باش. وا دیارە پاژنیۆڕۆی ئەمڕۆ بە کاتی هەرێمی کوردستان هێرشی موشکی کرایە سەر بارگای کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان لە دۆڵی ئالانە. وا دیارە بەرپرسێکی باڵای و حزبە کە بەرپرسێکی سەربازی واتە و حزبەیە بۆ دەنگی ئەمریکای پشتڕاست کردەوە کە هێرشەکە لە ڕێگەی سێ موشکەوە ئەنجام درراوە بۆ سەر بارگاکانیان. بەهۆی هێرشەکانەوە تەنیا دوو برینداریان هەبوواتە دوو پێشمەرگە بریندار بووە. ئەو ئێمە ڕاگەیاند کە هەرچەندە هێرشەکەی ئێران هەرسێ هێرشەکە زۆر کوشندە بوون، بەڵام ژمارەیەکی زۆر لە بارگاکانیشیان بەوەی هێرشەکانەوە وێران بووە، بەڵام تەنیا لەبەرەوەی کاوان ئامادەکاریان کردووە بە قسەی خۆیان لە ئەو شوێنانی کە لی دەمێنەوە لە بنکۆ بارگاکانیان لە دۆڵی ئالانە تەنیا دوو پێشمەرگیان بە سوکی بریندار بووە کە هەر لە شوێنی خۆیان برینەکانیان چارەسەر کراوە. طبعاً ئەو بە ئێمەشی ڕاگەیاند کە بەهۆی هێرشەکانەوە زیانێکی زۆر بەر بارگاکانیان کەوت و ژمارەیەکی زۆر لە بارگاکانیان لەو شوێنەدا وێران بوون. بەفراو ئەمە زیاد بە قسەی خۆیان زیاتر لە 100 هێرش تا ئێستا لە شەڕی 40 ڕۆژەوە تا ئێستا کراوەتە سەر بارگاکانی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان. پێشتریش دەنگی ئەمریکا ئاماری لە هەر 5 حزبە ڕۆژهەڵاتیەکانی هەرێمی کوردستان کۆ کردەوە. بەپێی و ئامارە نەبێت تا ئەمڕۆ زیاتر لە 425 هێرش بۆ سەر بارگای و بنکەی ئەو حزبانە لە هەرێمی کوردستان ئەنجام دراوە و 30 کوژرا و زیاتر لە 80 برینداری لێکەوتێتەوە. بەڵێ باشە سنوور دەربارەی سەردانا ئەو دوو بەرپرسێن یان بێژن سیاسی و لەشکریên ئێرانê بۆ عێراقێدا کۆ بەفراوێژی بەحەزکردنها یعنی تشتێک ئاگاهیên بەرفرەهت vê derbarê de hene aya ecendaya vê serdanê û sedemên wê çi ne؟ بەڵێ ساڵح بەر لە ئەوەی من بێمە بەرنامەکە تازەترین هەواڵ ئەوەیە کە بافڵ تاڵەبانی لە بەیاننامەیەکدا ئەوەی ڕاگەیاند کە وەزیری دەرەوەی ئێران عەباس عێراقچی هەر ئەم شەو پەیوەندی پێوە کردووە، داوای کردووە کە سەردانی تەهران کە ئەمە تازەترین زانیاریە. هاوکات ئیسماعیل قائانی کە فەرماندەی هێزی قودسی سوپای پاسدارانی ئێرانە بە سەردانێکی چاوەڕوان نەکراوی بێ ئامادەکاری واتە لە دەرەوەی ئامادەکاریەکان سەردانی بەغدای کرد. وا بڕیار بوو ئەمڕۆ قالیبافیش کە سەرۆکی پەرلەمانی ئێرانە هاوکات سەردانی بەغدا بکە، بەڵام بەبێ ئەوەی هۆکارەکەی ئاشکرا بکرێ سەردانەکەی کانسڵ کراوەتەوە. بەڵام سەردانەکەی قائانی سەرنجی گشتی باڵای بەلای خۆیدا زۆر ڕاکێشاوە لە عێراق کە ئایا پرسیارەکە ئەوەیە تەهران جارێکی تر دەیەوێت ڕۆڵی چی بێت لە گەڕانکاریەکانی عێراقدا. بەپێی هەندێک لە سەرچاوە میدیایەکانی عێراق ئاماژە بە کۆمەڵی زانیاری کراوە سەبارەت بە ئەجێندای سەردانەکەی قائانی لەگەڵ بەرپرسان لەگەڵ کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای عێراقدا. طبعاً تازەتری نوێترین زانیاری ئەوەیە کە کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی چوارچەوەی هەماهەنگی و ژمارەیەک لە گروپە چەکدارەکان کردووە کە نزیکی ئێرانن. کۆبوونەوەکە بۆ یەکێک لە هەستیارترین بابەتەکان بووە، ئەویشەوەیە کە پرسی چەکدانانی هێزە یاخود گروپە چەکدارەکان یاخود گروپە میلیشیاکانی نزیک ئێرانە. سەرچاوەکان بە میدیا عێراقیەکانیان ڕاگەیاندووە گروپەکان داوای هەڵوێستی ڕاشکاوانەی کۆماری ئیسلامی ئێرانیان کردووە لەسەر پرسی چەکدانانیان. هەمان ئەو سەرچاوانە وەڵامی قائانی ئاماژە بۆ دەکەن کە قائانی وەڵامی گروپەکانی داوەتەوە بۆی کە نابێت لە ئێستادا بەڵێ لە ئێستادا کە نابێت گروپەکان ئامادە بن بۆ چاکدانان. هاوکاتی ئەوە ژووتوێتی ڕای تاران وایە کە دەبێت لەگەڵ حکوومەت بە پێگەی بە ڕێگەی گفتوگۆ ئەم پرسە چارەسەر بکەن، ڕێگە نەدەن لەگەڵ حکوومەت بچنە شەڕ و ململانێەوە. ئەمە لە کاتێکدا حکوومەت تا 30 ئەیلولی وەک دواوادەی چەکدانان لە عێراق دەستنیشان کردووە. چاودێران دەڵێن ڕێگەی زەیدی ئەم بابەتەی واتەم بابەتانە ئەم هاتوچۆی و پەیوەندی تازانەی بەرپرسانی تارانی بۆ تاران بۆ بەغداد ڕێگەی زەیدی لە بەرامبەر کۆمەڵی گۆڕانکاریدا لە عێراقدا لە ڕاستیدا قورس کردووە کە چۆن دەتوانێت باڵانسی سیاسی لە ناوخۆی عێراقدا لەمەولا بپارێزێت. بەڵێ زۆر سپاس سنوور بۆ ئەم راپۆرتە سنوور کەریم پەیامنێر لە هەرێمی کوردستانەوە.